سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەرم ئەم جارە لە بەرنامەی چ باسە دوو چیرۆک دوو قوربانی دەخەینە ڕوو یەکێکیان ئافرەتێکە لەگەڵ منداڵێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئەوەی دیکەشیان گەنجێکی تەمەن 19 ساڵە بەهۆی ئالوودەبوون و بەکارهێنانی مادەی هۆشبەر تووشی گرفتی گەورە بوون بەیەکەوە بە گوێبیستی چیرۆکی ئەو دوو قوربانیە ببین و بزانین بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە چ زیان و ماڵوێرانیەکی لێکەوتۆتە. خاتونێکە و چەند منداڵێکی هەیە دەمەوێت بزانم تۆ ئالوودەبووی مادەی هۆشبەری دۆخت چۆن؟ خاوەن دوو منداڵم 28 ساڵم ماوەی کاسای گیریم کردووە باری ئاداریم زۆر تێک چووە بۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر یعنی لەلایەن دایکم و لەلایەن مێردم و لەلایەن خوشکەکانم و براکانم و کشتیان حاشایان لێم کرد. لەکەیەکەوە دەست پێ کرد؟ وڵا تقریبان 4 ساڵە دەیخۆم. 4 ساڵە تۆ مادەی هۆشبەر بەکاردەهێنی پێشتر ژیانت دروست کرده بوو؟ بەڵێ ژیانم زۆر ئاسایی بوو هەنی خاوەن ماڵ خۆم بووم و سیارە خۆم و منداڵم و مێردم و دایکم و هەن باری دارام زۆر باش بوو بەڵام بەهۆی هاوڕێیەکەوە کە هاوڕێی مەڵام بوو یان لە دوو لایەنەوە لەلایەن خۆم و مێردەکەم تووشی مادەی هۆشبەر بووین. ئەو هاتە ماڵتان؟ بەڵێ هاتە ماڵمان گوتی شوێنم نییە بێ کەسم بێ جێمە منیش دەستی هاوکاریم بۆ درێژ کرد کامەران بەڵام لەو حاڵەتەدا ئێمەشی تووشی ئەو مادەیە کرد. پیر بوو گەنج بوو بەڵێ برادری پیاوەکەت بوو یانی خۆت بوو؟ برادری خۆم بوو بەڕاستی بەڵام لە ڕێی مێردمەوە ئەو ناسیەوە بەهۆی فیسەوە بەڵێ ئەو گوتی خێزانێکتم دەوێت بناسمەوە گوتم ئەوە هاوڕێ منە ئینجا کوردیش بوو هات بۆ ماڵی ئێمە مادەی هۆشبەری لەگەڵ خۆیان نابوو هەر هینایە ماڵەوە؟ بەڵێ هەر تۆ خواردە دیان پیاوەکەش؟ هەردووکمان خواردمان هەردووکتان بەکاری بەکارمان ئێستا پیاوەکەت وازی لە تۆ هێناوە؟ واز لە من نێناوە بەڵام دەستی لە من بردووە یعنی دیار نیە ئایا دەچمەوە بۆ لای یان ناچمەوە بۆ لای یعنی دوور کەوتوینەتەوە. بەڵێ باشە ئێستا دۆخت چۆنە؟ دەستت دەکەوێت مادەی هۆشبەر؟ کامەران بۆ مادەی هۆشبەر یعنی دەستم بۆ زۆر شتی پیسکەڕۆیی کە من ئەو ئافرەتە نەبوومە لە پێی ناوچێک کە بەکاری نێنی دەکەوێت منیش دوو مناڵی بچووکەمەیە دەڵێم ئاها یەکێک دی حتا حدای لێلم خۆم توش بوومە ئینیش منداڵەکان بچووکن دەڵێم هەیە دەیبا هەیە دەیفرۆشی هەیە جستەی منداڵ دەفرۆشی بۆ کیلیا لەوە تشتانە جا بخۆ خۆپت بۆ پیا دەکە لە ستێبەری خۆ دەتەسی مادەی هۆشبەر. یعنی یەکەم جار لە سەرەتاوە بە شتێکی بەسیط دەست پێ کرد ئێستا گەیشتێ گەیشتمە لوتکایی یعنی کە من مێردم سارەیە بوو خۆم 200 مسقال زێرمانە بوو ناودار بوون و مناڵەکانم باش بوون. من ئەوەی کە تێبینی لە تو دەکەم ددانەکانی پێشەوەت نەماوە؟ بەڵێ بەهۆی مخاتەراتەوە نەماوە هەر هەمووی لەدەست چووە. بەڵێ کەوتووە کلۆر بووە ئێمیش لەبەر ئازار ئەو نەعیلاجی بەردەوام ئێمەش مەجبوور بووم دکتۆر دەڵێ دەربینێ ئەنجا مادەی هۆشبەر کە دەدان کلۆر دەکە لە ڕێگەوە ڕاکلۆری دەکا لە ڕێگەوە ینی لە ڕێی ئازارەکانی چییە؟ ئازارەکان یەک لەوە ماسوولکەکان ناتوانانی بڕۆی ئەو ئێسکانت وەکو کوڕی خوێک ڕوو بکەی ئاوات سڕ دەبێ هەست بە هیچ ناکەی بەس ئەوەندەی کە بڵێ خۆم و بڕۆم و بژیم و چی دەبی بابیبی یعنی هەندێک ئافرەت ئێستا یەک لە خۆم تەسەوڕ نەدەکرد کە بکەم ئەو حاڵەتەی بەڵام نەفسیەتت تێک دەدا کە یەکەم نەفەسی دەکێشی دووەم نەفەس دەڵێ دەبی هەمبی بوو بەیانی سێم نەفەس دەڵێ دەبی بە هاوڕێیەکم بڵێم بۆم پیا بکە چوارەمی دەڵێ ئای بەیانی چی بکەم دووبیانی چی بکەم چۆن پیاکەم چۆن کۆی کەمەوە لەکوێ بێنم ئەنجا حاڵەتی نیتە مێردی خۆم خوشکێک بچووکەکەی لێ دەترسا باوکی ڕێزی لێ دەگرت بەڵام کە گەیشتە مادەی هۆشبەر هاوڕێکانی دەهاتن تەپ لێنەدا بچۆ ژوورەوە حاشا بڕۆ ئەم لاوە نازانم چی بین و بابەتەکان بەڕاستی یعنی مەترسیدارە دڵگرانن چیرۆکی ناخۆشم من نامەوێت زۆر بچمە ناو تەفاسیلە بەسەر حەزم کرد هەندێک لە چیرۆکی خۆت بۆ ئێمە باز بکەی بۆی خەڵکێک وانە وەربگرێ هۆشیار بێت. ئێستا تۆ دەتەوێت چیت بۆ بکەین بانگەوازت بۆ ڕای گشتی چییە؟ بۆ نمونە ئەوەی من ئاگادار بم کەسی وەکو تۆ تەنها لە زیندان لە شوێنێکە
زیندان بێت دەتوانرێ جەستەی پاک بکرێتەوە لە مادەی هۆشبەر تۆ ئامادەی منداڵت هەیە تۆ ئامادەیت ئێستا بچێ زیندان یان بچێ شوێنێک کە ئەو مادەی لە جەستت پاک بکرێتەوە والله کامەران وایە دلێ زیندان چاکسازی ئافرەتان و منداڵانە من لە خۆم و دەڕوانم کە بزمان لایەنێک بەڵام هەندێکی کە هەیە بیتەکەنەوە کە منداڵەکان هاوڕێی جێمگی بۆ دانیشتونە دەڵێ منداڵەکەی تووشی مادەی هوشبەر بە بەهۆی هاوڕێکەوە بەڵام لەو لایە داک و باوکەکە دەڵێ دەبا بیبینە بۆ چاکسازی بەڵکو باش بێ ئەنجا هەندێک حاڵەتی ێستا نا یعنی چاکسازی نا ماڵەوە بۆ چارەسەری نەخۆشیەکە بەڵام دەبیت لە سەری بیت مادەی مخەدەر بۆک مادەکانی تر نییە ناتوانین تەحمل ناکەی بۆکو شێتێک لێ دێ ئێستا کەیسەیە داکی شکایەت لێکرۆی دوو کەس ناناسێ بێگانە ناناسێ دایکی شکایەتی لێ کردووە دەرگیر بکرێت دەستگیر بکرێت کە مادەی هۆشبەری بەکاری ناوە کە مادە بەکاردێنێ بیر لە تاوان دەکەیتەوە طبعاً بەڵام لە هەندێک لایەنەوە هەندێک حاڵەتێک تووشی تەک ئێستا تۆ لە پێناو منداڵەکەت دەتەوێت جەستت پاک پاک بێت بێتەوە طبعاً هەر چۆنیش بێ ئامادەم حکومەت هاوکاریت بکە لایەنی پەیوەندیدار هاوکاریت بکە. بەڵێ کوڕە گەنجێک لە بەرامبەرمە تەمەنێکی لاوی هەیە تازە دەست پێ دەکات ژیانی دەمەوێت بزانم تۆ ئالوودەبووی مادەی هۆشبەری بەڵێ بەکارت هێناوە بەڵێ لە کەیکەوە دەست پێ کرد لە تقریبان 4 مانگ بوو خواردم ئیش ئێستا عانم ئەو حاڵەیە 4 مانگە بەڵێ یعنی لە مێژ نییە ناخێ بە خۆت تەمەنت چەندە مالی 2005م 2005 بەڵێ چۆن تووشت بوو یعنی چۆن بۆ خۆت حەزت کرد ناوەڵ برادەر فریوی دای ناو لە برادر فریدام برادەر چۆن وڵایی بەخۆم پێشتێ پاسکیلمە بوو پاسکیلی لە سوڕان دەگەڕام تقریبان ساعت 8 مەغریبێ بوو پاش مەغریب برێم وڵات چوومە دەرێ تووەکم دادرەشی دانیشتین ئاگرمان کردبووە گوتێ من وەرە با بچینە جێیەکی دەوعەتین دەچین شتی دەخۆین گوتم مەکوچە گوتی شەش خۆش دەخۆین جەولی وەردەگرین منجم زەن لەگە مەشروبیتی وڵات چوینە ئیسکان دانیشت بووین برادرشی هات ئەمە ڕۆیشتین چوینە کوچی برێک کەلاوەک بوو چنوێ دانیشت بووین وڵا شۆشاندەری نەگوتیانەوە شوێنێ لەگەلەیە گوتم وچێ گوتم وڵا شوێنێ لەگەلەیە بخۆ ئەو تەمەنت بوو نەخێر گەورەتر بوو چەک لە خۆم گەورەتر بوو کوڕێک بوو لە خۆت گەورەتر بەڵێ باشە گوتی وەرە بخۆ بۆچی نەرگەلەیە گوتم وچێ و تا ساعتە دەرێ گوتی نەرگەلەی ڤایپە سەرخی لە بنەدا دووکار لێدا هات لەو شەکەی نەدەزانین چ نەخێر وڵا فێر بووم تقریبان پاش 2 هەفتەی گوتم ئەوە چێ گۆی دەرمانە وڵم نە بەشەو نە بە ڕۆژ نەخەوم لێ دەکەی بەس فکری خراپنەوە دێ دوڵەوە دەرمانە کەوەش گۆی دەرمانە کار لە کار ترازا بوو گوتم بینانشکەم بدێ با بخۆم وڵا گوتی نادەمێ بە پارە دەدەم یعنی یەکەم جار بە بەلاژ بوو بە بەلاژ بوو ماڵێ کە خواردت هەستت بە چ کرد یەکەم جار هەستت چی بەسەر هات وڵا مێشکم وچی فرفرۆش دەسوڕا سەر دەسووە ماڵێ ئاگال لە خۆ نەما چ کەسەکە ئینسانی خراپ بوو ئانێ وڵا خراپ بوو نیەتی خراپی هەبوو بەرامبەر ئەو نا بەزێکەشکە بەڵێ یعنی ئەویش بەکار دەهێنرا ماڵێ پاش 2 هەفتە تۆ ئالوودەی بووی بەڵێ جەستت داوای دەکرد بەڵێ چەندە میز لێ بشێمەوە بەس دەستم هەدەین دەگوت بڕۆ پێش چ بوو ئازارەکەی چ بوو ئازارەکەی ئەوە بوو خەو لێ نەدەکات نەفسیت مرتەعە نەدەبوو دەی گۆ بێ بەڵێ ئێ دوای گوتت بە پارە بەڵێ گوتی بە پارە گوتم بە چەندی گوتی وڵا گرێم بەش یەک جەما بەڵێ یعنی یەک جار بەکارهێنا پارەت هەبوو وڵا دوسێ جار پارەمە بوو بەس پارەم خلاص دوایە گوتم چ بکەم بەگە دوسێ برادرەکەتم فێرە دزی بووم دواتر وڵای بەگەواکەتم دەی نەفەری گەورەتر مناسی چوومە ناو وەزعەکەی ئەوان بە تویان ناسان بەڵێ بازرگان بوون بەڵێ ئەوان بازرگان بوو باشە هەتا خواردن لەگەوان دوایش فێرە دزیان کردی ناچار بووی تۆ ئالوودەبی بەڵێ ئێستا دۆخت چۆنە یعنی جەستت هەر داوای ئەو دەرمانە دەکا لە زانان زۆر خراتر بوومە دەتەوێت چی بڵێ تۆ ینی مەبەستت چێ لەو ئاگادارکردنەوە لەو دیدارە پەیامت چێ بۆ ڕایگەشتی لای شوێنەکە بیچارە سەر ئەو گەنجانە وشیما ئەوانێکە فێر بووینە دەسخۆشیان لێ دەکەم ئەگە شتێمان لۆ بکەن
یعنی شوێنەکەبی تۆ ئامادەی خۆت ڕادەست بکەی بەس ئەو مادەی لە قەلبت نەمینێ چکە زۆر ئامادەی ئەگەر زیندانیش بێ تۆ قبولتە وارێوەڵ ئەگەر زیندانیش بێت تۆ هەڵی دەبژێری بەس لەناو ئەو تاوان و گروپە خراپە ڕزگارت بێ. وارێوەڵ زۆر ناڵوو دەبوونە زۆر تیستکەشێ لە سەوشتانە چیتر کابرێ دەرمان فرۆشە نەفەرێ بەک خۆتدا بە تۆبسی فێرە شتانە دەکە بە زۆر بەڵێ دەرەوەیان لە بۆ مفرۆشە هەم بە گولێ لە چۆکتتا تهدید دەکە بەڵێ بە گولە بەڵێ هەر ئەو تاوانەیە تاوانی تریش هەزار تاوانت کەیە بەس کوڕ یان کچیش هەن کچی هەیە کوڕی هەیە ینی کچش تێوە گلاوە لەو باب کچەکانە کوڕەکان خراترن چۆن وایە کچەکان ئێستا پێشتری وەرم دەگرت ژنەکان دایاندانی ژن بەڵێ تجارەت دەکە بەڵێ وەزاکە خراپە بەڵێ پێویستە شوێنێکی ئارام هەبی تاوەکو تو لەو مادە هۆشبەرە پاک ببێتەوە جەست بەڵێ ماوەیەکی زۆر وگلەی لەوە دەکرا نەخۆشخانەیەکی تایبەت نییە بۆ ئالوودەبووان ئەوانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئێرە ئەو شوێنەی کە دەبینن ئەمە نەخۆشخانەیەکی تایبەتە تایبەت بەو کەسانەیە کە زیندانی دەکرێن پێویستیان بە چارەسەر دەبی کە لە ڕابردوودا زۆر گلەی لەسەر ئەو بابەتە دەکرا لەگەڵ بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە قسە دەکەین سلااوت دەبێ باشە کەی ئەم شوێنە کراوەتەوە لە 2019 کرایتەوە لە 2019 بەڵێ پێم وایە ئەو یەکەم جار بێ ئەم نەخۆشخانەیە ئەکیید لەوانەیە زۆر کەس لە دەرێەوە نەزانیت بەس ئەو نەخۆشخانەیە سەر بە وەزارەتی تخوا یەک دەقە خۆت لا دەبا ئەو بڕات ئەو نەخۆشخانەی سەر بە وەزارەتی تەندروستیە و وەکو ئیداری و پزیشکان و دابینکردنی دەرمان و هەمووی لە ڕێی وەزارەتی تەندروستی دێت هەر نەخسەچیش هەبیت بە تەنسیق لەگەر تایبەت بە زیندانی کرا تایبەت بە زیندانی کراوانە و هەروە کارمەندانی ئاسایشش دەتوان لێرە سوودمەند بن باشە بەر لە گفتوگۆکەمان ئامارێکی مەترسیدارت خستە ڕوو گوتت لە ماوەی دەمانگ زیاتر لە 2500 پشکنینمان کردووە ئەگەر برێم زیاتریشە بەڵام زیاتر لە 2500 پشکنین بە نووسراوی فەرمی جواب درایتەوە لە بۆ دادگاکان ئەو لایەنانەی کە تایبەتمەندن بەو بابەتە وەکو بەڕێباتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی گشتی و هەروە لە ئاسایشی هەولێر لە بنکەکانی پۆلیس لە نەهێشتنی تاوان لە دادگاکان باشە حەز دەکەم بەش بەسەر بکەینەوە ئەمە ئەوەیان بەشی پزیشکان لێرە دادەنیشن ینی حالەتی تارێک ئێستا دکتۆر چۆ لای ئەم ئەوە نەخۆشە دکتۆر چۆ لای ئەو نەخۆشە و نەخۆشە تازە هات هەر زیندانی کراوە بەڵێ بەڵێ زیندانی کراوە و باشە بەشە گرنگەکانت بچینە ئەو ئەگەر با لێرە دەست پێ باش نییە باشە با بچینە ئەم شوێنە ئەو بەشی چارەسەری سروشتیە چارەسەری سروشت چارەسەری سروشتی لە بۆ هەموو ئەو سجنانەی کە لێرە بند کراون و دەتوان ئیسیفادە لێرە بکەن پێویستیان پێ دەبێت طبعاان پێویستیان پێ دەبیت بە پێی ڕێنمایی دکتۆر دکتۆری پسپۆڕی ئێسکوشکانمان هەیە دکتۆرەکانی دەبێ وەرزش بکەن بەڵێ زۆر جاروێ بندکراو لێرە پێویستی بە ئەمەلیاتە کە ئەمەلیات دەکرێت پاشەوە پێویستی بە ئیلاستەویە و ئەمەلیێرە ئیلاستەویە دەکەن هەموو ئەوانەی کە ئالوودە و مادەی هۆشبەر بەکار جیاوازی بەبێ جیاواز بەبێ جیاوازی یعنی ئەگەر بەکار بێنێ و بەکار نێ بەبێ جیاوازی یعنی ئەوەی کە دێت هیچ فەرقی نییە لەگە کارمەندەکی ئاسایش لەکنەوە نەخۆش نەخۆشە تاو حسابی نەخۆشی لە بۆ دەکرێت ئیدی هەموو تایبەتمەندێکی هەیە زۆر باش با بڕۆین ئەویان دەرمانخانێ باشە چۆنی مادوونەبی ئەوە دەرمانخانەیە ئەو دەرمانە هەمووی لە وەزارەتی تەندروستی دێت بەڵام ئەگەر نەقسمان هەبیت داوا لە ئاسایش دەکەین ئەوان دەیکڕن لێرە چەند پزیشک بەردەوام دەکات بە بەردەوام 24 ساعتیە کراوەیە حالەتی تاڕە هەمووی 24 ساعت باش ئەوە بەشی سۆنەر مختەبەریشمانەیە ئەوە تیشکە ئەوە تیشکە باشە جیازەکانی زۆر باشن جیازی CRن ئێستا مەسەن ئەوش هەر تیشکە بەڵام دەبینی بەندکرا و ناتوانانی بێت پێرە لەوێ داخل کرا بارودۆخی تێک چوەمە بەوە دەڕۆینە لای یەکسەر دەسن ناو بەڵێ لەوێ کە داخلی دەکەین
دەتوانین ببێنێ ناو زیندانیش ئاشعەکە لەوێ دەگری باشە ئێوە بێزگە لەم نەخۆشخانە نێو زیندانیشدا لە بەڵێ یەکەشی دیکەشمان هەیە لە ناو زیندان عینی تابعی ئەو مستەشفایە بە بەردەوام لەوێ کارمەندیش دانیشتیە و چاودێری بارودۆخی تەندروستی بەندکراوە بینە ئەو ساڵەیە ئەمە نەخۆشی تێدا ئەم شوێنە بەڵێ نەخۆشی تێدا ئێستا حالیان 4 نەخۆشی تێدایە 4 نەخۆشی تێدایە سێیانیان مادە هۆشبەرەکان سیانە بەڵێ چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکەن پێویستیان بە چییە دەرزیە هێورکەرەوەیە بەڕاستی ئەوانەی کە ئالوودە دەبن یان بەکارهێنەرن چارەسەر وەردەگرن دەبنەوە کەسەکی ئاسایی یاخودنا کاک کامەران هەر هەمووی دەکرێت چابیت هەر هەموو بەڵێ هەر هەمووی ئەگەر هەتا ئالوودەش طبعاً لە ئەوانەی کە ئەو بەشە زۆر گرنگە باش ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن ددانەکانیان بە شێوەی گشتی تێک دەچیت باش کلۆر دەبیت ددانەکانیان بەڵێ وەکو بڵی لیڤڵە سەبر بەرز دەبێتەوە ئەوەی لە کوردستان بەکار دێنرێن نزمەکەیان بەرزەکەی بەبێ ناوهینان حەز ناکەم خەڵک هەڵا بەرزەکەی بەرزەکەی ینی خەڵکی نەشارەزە یەکسەر لا لووتکەوە دەست پێ دەکەوەی کاریگەری زۆر بەداخەوە چوونە لە بەرزەکە دەستیان پێکردیە ژن یان پیاو طبعاً پیاو زیاترە بەڵام ئەو ساڵ ئاماریمە ژنمان زیاترە لە ساڵی پاش ئەم ساڵ زیاتر بوو بەڵێ بەقەت ساڵی بەڵێ هەرزەکارن زۆریە زۆریە بەشی زۆر لەو کەسانەی قوربانین ئالوودەن بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئەو شوێنانە هەڵدەبژێرن خانوویەکی چۆڵ شوێنە کە بەرچاو نەبێت چۆڵ بێت لەوێەوە ئەو مادە هۆشبەرانە بەکاردەهێنن وەکو بینیتان یەکێک لە قوربانیەکان باسی لە خانوویەکی کەلاوە کرد کە خۆی و منداڵەکەی تێدا ژیانی دەبەنە سەر من لەگەڵ بەڕێز ئەرکان بیبانی ئەفسەر لە بەڕێوەبەراتی مادە هۆشبەرەکانی هەولێر بەڕێز ئەرکان دوو کەیسە بوو ئێوەمان لێ ئاگادار کردەوە کە دوو کەس ئالوودەی مادە هۆشبەر بوونە و کێشەی زۆریان هەبوو ئێوە چی دەکەن لەگەڵ ئەم کەیسانە چۆن مامەڵە دەکەن خۆی ئەمە یەکەم کەیس و دوایین کەیس نەبێت لەسەر مادەی هۆشبەرەکان ئەم کەیسانە واردن و ڕۆژانە حاڵەتی وا دێتە بەردەم بەڕێوەبەراتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان ڕۆژانە بەڵێ ڕۆژانە حاڵەتی وامان هەیە دێتە بەردەممان ئێمە پەراویان بۆ دەکەینەوە پەراوەکەیان دەبرێتە لای دادوەر بڕیار دەداتن بەوەی کە چارەنووسیان دیاری بکرێت و وە باشترین ڕێگە چارەت سەر چییە تاوەکو بەو شێوەیە مامەڵیان لەگەڵدا بکرێت باش ئەوەی کە من بینیم ینی دوو بابەت بوو یەکێکیان پێویستی بە چارەسەری تەندروستی بوو کە دیانگۆ گیانمان پێویستی بە مادەی هۆشبەرە دەبێت زوو بە پەلە چارەسەر وەربگرین ئەوەی دیکەشیان باسییان لە هەندێک تاوان کرد کە بەڕاستی جێگەی دڵگرانیە چۆن ینی هەر کەیسێک بەجێ ئەوە مامەڵی لەگەڵدا دەکەن شوێنی چارەسەر هەیە لە ئێستادا ئێمە وەکو بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان خستەخانەیەکمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەوانەی کە نەخۆ بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر و تووشی کۆمەڵە کێشە و گیر و گرفت دەبن بۆ نمونە کلیەیان تووشی کێشە و گیر و گرفت دەبێت سیەکانیان و هەروەها بە شێوەیەکی گشتی تووشی کۆمەڵێک ئەسبابی سەحی دەبنەوە تایبەتە یان لە نەخۆشخانەکانی ناو سنتەریشە نەخێر ئەم خستەخانەیە تایبەت بە بندکراوەکانە واتە چارەسەری بندکراوەکانی لێ دەکرێتن لەم خستەخانەیە چارەسەریان بۆ دەکرێتن ئەوەی پێویست بێ بۆیان ئەنجام دەدرێتن لەوانەیە خەڵکێکی زۆر هەبی وەکو ئەم دوو بەڕێزە داوای چارەسەر بکەن یان لە دۆخێکدا بێن لەم شوێنانە ژیان بەسەر بە لە کەلاوەیەک لە خانوویەکی چۆڵ ئێوە چیان پێدەڵ ئێمە داوایان لێ دەکەین ئەوەی ئارەزووی ئەوەی هەیە کە چارەسەری وەربگرێتن دەتوانێتن خۆی ڕادستی یاسا بکات ینی ئێمە دەتوانین بە شێوەیەکی تر بیڵێین ئەو کەسێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە ئەگەر بێت و ئەم کەسەیە بند بکرێتن بۆ ماوەیەک لە بەندیخانە بمێنێتەوە لە نەبوونی مادەی هۆشبەر لەشی پاک دەبێتەوە لە مادەی هۆشبەر واتە بە تێپەڕبوونی ئەو ماوە زۆرەی کە لە بەندیخانە دەمێنێتەوە
لەشی پاک دەبێتەوە لە مادەی هۆشبەر ئەگەر خودی خۆی ئیرادەیەکی وای هەبێ دەتوانێتن بە تەواوەتی واز لە مادەی هۆشبەر بهێنێ بەڵام بە مەرجێک سزای کەم دەبێتەوە مادەی 25 و مادەی 26 و مادەی 28 بە هیچ شێوەیەک هیچ زۆرە لێ خۆشببوونێک ناگرێتەوە بەڵام مادەی بۆ قوربانی بەڵام مادەی سی وەکو ئەوەی کە کەسێک قوربانیە فێری بەکارهێنانی مادەی هۆشبەر کراوە یان بە هەر شێوەیەک لە شێوەکان ئاڵوودە بووە ئەوە لێبوردن دەیگرێتەوە لە کاتێکدا بڕیار بدرێت بە لێبوردنی کشتی لە وڵاتانی دەوروبەر بینیمانە خەڵک لەسەر شەقام کەوتووە ئێوە هەر دەڵێن ڕێژەی توشبووان و بەکارهێنەران زیادی کردووە بەڵام ئەم دیمەنانە نابینی تا ئێستا کەسمان نبینیەوە لەسەر شەقام کەوت بێت و چاوەڕێی دەرمانێک بوو زۆر ڕاستە بەڕێوەبەرایەتی نیشتنی مادە هۆشبەرەکان شەو ڕۆژی خستوەتە سەریەک بە 24 کاتژمێری کار دەکاتن ناهێڵێتن هەوڵیدا و کۆمەڵگەی کوردەواری خۆمان و هەرێمی کوردستان بپارێزێتن لە ئافاتی مادەی هۆشبەر دەبینی کەسێک دەستگیر دەکرێت دوای ماوەیە کە سزا دەدرێتن ماوەی سزاکەی تەواو دەکات کە ماوەی سزاکەی تەواو بوو ئازاد کرا دواتر ئەو کەسێ لەشی پاک دەبێتەوە کە لەشی پاک بووە دەگەڕێتەوە ناو کۆمەڵگا کە گەڕایەوە ناو کۆمەڵگا دەبینی بۆ دوای ماوەیەکی تر دەست بە بەکارهێنانی مادەی هۆشبەر دەکات چاوکراوەی تیمەکانمان وای کردووە دووبارە ئەمانە دەستگیر بکرێنەوە تۆمەتباری واشمان هەیە بە یەکجار دەستگیرکردن دواتر واز لە مادەی هۆشبەر دێنێ بە یەکجاری ناگەڕێتەوە سەری دەگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی لەم بەدواداچوونە زیانەکانی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانمان بۆ دەرکەوت کە زیانی تەندروستین زیانی کۆمەڵایەتین کە زۆر زاریش تاوانی لێکەوتۆتەوە چارەسەر ڕاستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێوشێنی تەندروستی و ئەمنی بگرێتە بەر کە ئێستا گیراوەتە بەر بەڵام لەسەر تاک لەسەر خێزان لەسەر کۆمەڵگەیە کە دەبێ هەمومان هۆشیار بین تاوەکو کۆمەلگایەکی تەندروست و خێزانێکی تەندروست و تاکێکی تەندروستمان لێ بەرهەم بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستپێت.